من جار یەکەم کە جوانکاریم کرد بۆ لوتم چوون بۆ ساڵۆن خاوەن ساڵۆنەکە وتی لوتێ وا هەستەکەم تووشی مشەموشێک بووە جوان بۆیان نەکردووی سەرکەوتوو نەبووە پێی نەبوو لوتە عیبینە اینجا بە ئەو بڵێ مشەمش یەکسەر پەشیمان بوویتەوە مێردەکەشم هەر ئەڵێ تۆ بێ جوان بی تۆ بێ وەکو ئەو ئەکتەرەبی وەکو ئەو مسلسلەبی کە سێری درامایە شتێکە کاڵ بانک مەکاڵێ بێت تۆکو دەموچاوک ئەو شکڵە لێ بکەی منیش مناڵێکم هەیە جەنابی دکتۆر ئەو مێردەکەشم خۆشەوێ ئەبێ بە قسەی بکەم ئەگەر بە قسەی نەکەم دوای سرم لێ تێکەچێ ماڵم لێ تێکەچێ ئەڵێ تەلاق هەیەم منیش نامەیە ژیانی خۆم و مناڵەکەشم لە پێناو ئەوەی کە بە قسەی نەکەم ژیانم لێ تێکچێ ئەوەی پاریان لێ ئەەکەم بۆی یارمەتیم بن چووکە مێردەکەم پارەم ناداتێ بێت تەنانەت دایک و براکانم پاروشتم بنێ هیچ مەسڵەفیشی ناکاینی ئەم نەشتەرگەریان ناگیان جارە بەس دایکم و براکانم یارمەتی من جاری چەند وەرەقەیەکی دێت زۆبی زۆرە قوسی وەرەقە غەزاڵە گرانیشە من نادەم چ ئەو شتانەمان نەکردوە چەند جا بۆمان کۆ کردوتەوە دکتۆر یانی گوێمان نەیاوتومانە قەیناکە مهمەوەی ئەو ماڵی لێ تێک نەچێ چەند جار یعنی کە ئەچێتەوە ماڵەوە یعنی دوای نەشتەرگەریەکەش دەچێتەوە ماڵەوە مێردەکەی دشەکان هەمووی تعلیقی لێن قسەی پێڵن وڵا سەقەت بی وڵا لێ وای لێ هاتووە یعنی ئەنواعی قسەی ناشرینی پێ ئەڵێن یعنی بەڕاستی من یعنی وام لێ هات جارێکیان دای بەدایک و باوکی وتم ئەم مێردی ئەم کچەی من ئەگەر ئێوە باشیەکەن یعنی باشە ئەگە باشی ناکەن من کچەکەمە هێنمەوە بەڕاستی یعنی بێزار بووین لە مۆزعە هەر ئەیان و باشە بێت هەر ئەیان و ئێمە کوڕەکەمان بە نازداری بەخێو کردووە و هەرچێکی ویستۆ بۆمان کردووە و ئەوەی داوای کردو بۆمان کردو بوویەوە داوا لە مکات و ئێمەش یعنی بێزار بووین لە وەزعە یعنی بەڕاستی یعنی نازانیت چی بکەین یعنی وام لێ هاتووە بتم بە جابنەوە لەوە باشترە کە ئاوا بۆ وەزعە ژیان بەرنە سەر